لەسەر کۆبوونەوەکەی میری زیدیان و سودانی گفتوگۆی زیاتر دەکەین بە میوانداری بەڕێز مەحما خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق ڕاستەوخۆ لە بەغدا و بەڕێزیان لەگەڵمانن. بەڕێز مەحما شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لە کۆبوونەوەی میری زیدیان و سودانی هەندێک داواکاری هەبووە لەلایەن میری زیدیانەوە. ئایا هیچ بەڵێنێک وەرگیراوە بۆ جێبەجێکردنی و داواکاریانە؟ سوپاس بۆ کەناڵێ 24 بۆ تەماشەوانێت خۆشتەوی. سەردانا میر پشتیش وڵاتی ئەوروپا هاتی وەکو کەمە تەنسیقێک لەگەڵ بەرەی سودانی کرد، دیدارێکی دەمەدید لەگەڵ وەکو میرە ئێزیدیا، وەکو بەرلەمانتارێ، وەکو مەزنێت شنگالێ و مسەقفە و وەکو گوتی خودانکارێت ئێزیدی بەغدا داخوازمە سودانی کرد مە گوتی تێ وەزعێ ئێزیدیا ڤی شێوەی ناچە سەرا ئاوارە vەگەڕین ڕێککەفتنا شنگالێ جیبەجیبێ وەضعێ ئێزیدیا شنگالێ هێزێت نەشەرعی لێ درێنا ئەمە داخواز کرد سودانی سەردانەکێ vێدەڤەرێ بکە بێتەڵاڵشێ وەزعێ کەمپا بینێ بەرنامەی خۆی وزاری جیبەجی بکە وەکو کە داخواز شخصی پشتی کۆمبوونێ سودانیشما کرد. یعنی وەڵامی سودانی ڕاستی ڕۆن و زەڵال گۆ ئەس وەکو ڕئیس وزەرای عێراقی بەس کورس ئەعتیبارکردم ئەس کەسانێکی ئێزیدیزێ بۆ ئێزیدیا کارکردن بۆ ئاڤادانکردنا شنگالێ بۆ ڕێککەفتنا شنگالێ بۆ مافێت ئاوارێت شنگالێ بۆ ئیدارەکی شنگالێ بکە وەکو کەمە داخواست کردیم مەگۆندەك بریارت لەس بێنەدانی بریاری تاپۆکردنێ مەگۆ بریارەوان فەرمانبەرێت بەرین هاتینە دەرکەفتینێش وەزیفەتێت خوا مەداوا سندوقەکە ئەمارێ بۆ شنگالێ مەکرد مەداوا مجلس عمار من نویسی مەداوا مجلس عمارە شنگالێ کرد لیچنا تعویزاتە مەگۆ یەک شەهیدەتانەوە مافی خۆ نەبریا و مەگۆتێ تێ شنگال مەگۆ چێ نابێ ئەفێزێت نەشەرعی وەکو کە من ئەس بەرلەمانتار مەگۆ شنگال چێ نابێ فێستا فێزێت شەرعی نافشنگە وعد داما وعدێ گوت ئەزی سەردانا مووسڵ بکەم مەگۆ سەردانا شنگال بکە سەردانا لەش قبول کرد و ماوەکی نێزیکدا وێتە مووسڵێ وێ سەردانا شنگالێکە و سەردانا وعد دامەشی گوت پەیوەندیت و بەڵێنی داوە سەردانی شنگال بکات و لە نزیکەوە ئێزیدیەکان ببینێ و دۆخیان ببینێ. هیچ بەڵێنێکی دیکەی دا بە ئێوە لە ڕووی خەرجکردنی پارەوە وەکو قەرەبووکردنەوەیەک چ بەڵێنێکی دیکەتان وەرگر لە سودانی؟ مە داوا کرد مەگوتت مەگۆ بەرێ سەرۆکێ جڤاتە وەزیرێت عێراقی لژنەك هاتە چێکردنا تعویزە ڕۆتین هەیە من داخواست کرد ئەڤ لژنە یەکسەر لەگەڵ ئەمانەت العامە مجلس الوزرا دا ئێزیدی تعویزە خۆ شنگالی بستینی وعددام گۆ چارەسەر بکەم داوا کرد سندوقێکی ڤان ڕۆژە دەرکەوێ ناوێ شنگالێ ئەو پەرێت کە دەولەت یارمەتیێت دن دەولەتێش دەرڤە ئەو پەرێکە بۆ میزانیەکە شنگالێ چەتەوەی درێدا مەداوا کرد جڤاتەکە ئاڤادانکردنا شنگالێش خەڵکی شنگالێ. یعنی یەکیش میساڵا مگوت 28 ملیار دیناری عراقی هاتنە تەخسیسکردن بۆ شنگالێ ئەموالی مجەمەدە لژنەك هات لژنە ئەموال مجەمەدە هات 13 ملیارد بەیانە 15 ملیار ونداین لە زەمەنی حکوومەتە گێندەلی تێدا زەمەنی حکوومەتە کازمی ئەف چێ نابێ مەگۆ لازمە ئەف جڤات و ئەف سندوقە چاودێریە خەڵکی شنگالێ بێ و هەماهەنگی شنگالێ کلیل و چارەسەرکردنا وعددا چارەسەریگە وعددا جیبەجێکردنا ڕێککەفتنا شنگالێ و کە بەرنامجا حکوومەتە هاتیە نویساندن و بەرلەماندا هاتێ پەسەندکردن ئەوەشی داخوازیە فرکسیۆنە زەر بوو ڕاستی داوا جەنابی سەرۆک بارزانانی بۆ ئەف ڕێککەفتنە ینی ئەف 2 ساڵ تەمام بوونەتانە کەواتە ئێوە چاوەڕێی جێبەجێکردنی ئەو بەڵێناناکەن؟ بەلێ ئەم چاوەڕێنە مە هەتا وەکو کە مەگوتێتێ ئەو پۆلیس 2500 پۆلیس خەڵکی شنگالێ بێنە دامەزراندن جیگای وان هێزێت نەشەرعی بێنە
وخە حیفاظە ئەمنیەتە شنگا وعد داما گۆ تەخسیساتێت مالی میزانیە دەینە و پارە مەوجودە و نزیکترین وەق لازمە ئەو پۆلیس بێنە کاردە. وەکو پەرلەمان چیتان کردووە بۆ ئاساییکردنەوەی دۆخی شنگال؟ ئەم بەڵێنانەش بە دەردی ئەو بڕیارە ناچێت؟ وەڵەوەکو بەرلەمان ما ئارکی خۆی بەرلەمانی دیت یعنی وەکو کە ڕقابە وەکو تەشریە یعنی تا بێگاوێدا ڕێکەفتنا شنگالەیە کەمە گەل فرکسیۆنە پارتی دموکراتی کوردستان هەکەل بەرنامەی حکوومەتی دەهاتە نویساندن ما وەکو کە پارە بۆ ئەمنە تەوارێ ما کاری پارە بۆ مستەشنە خۆشخانەکە سەریری بۆ شنگالێ مەکاری بۆ سنوونە پێنجی سەری ڕێکوبانیس سنوونێ دووسایی هەتا ئافکا ماسی شنگالێ تا ئافکا ماسی کەهرەبا شنگالەیە ئاوەدانکردنا شنگالێ ماگوتە بەرێ سوودانی ماگوت بریارە تو دەرتی خۆکی بریارە تاپۆکردنێ بەس بریارە تاپۆکردنێ ئالیە تەطبیقێتە مەدوێت ئەوێت تجاوزی مەگۆێت تاپۆ بێتەکردن و ئەو بریارە تاپۆکردن سەرداخوازە ماوەکو سەرۆکێ لژنا خزمەتگوزاری و ئاوەدانکردنێ ینی وعزەکی داما وما گوتێ هەتا vێگاوێژیدا ئەم داخوازت کرد لژنەیەک ناو و نیشان بۆ شەهیدێت شنگالێ و جینۆسایتە شنگالێ و گۆڕێ کۆم بێتە چێکردن و بێتە ئەگرێدان ڕاستیەکان داواکەن بگەڕێنەوە شنگال لەوێ دەست بکەنەوە بە ژیانکردن ئەمە کەی ئەم داوایان جێبەجێ دەکرێت؟ ما داواکردن ما گوتە سوودانی یەکەم جار وەزعێ ئەمنی سەر ببێ ئاوەدانکردن ئێزیدی و ناگەرێت تا وەزعێ ئەمنی چاکساز دەبێ ئەو هێزت نەشەرعی بەڵام ئەمە پێشتریش داوا کراوە جێبەجێ نەکراوە جیبەجێ بەڵێم وعددا و بەردەوام گۆ تەواصلێ بێتەکرد بەس گوت وەکو بەرنامە خاڵ بە خاڵ حتا داوا کرد مەدوێت ئیدارە قایمەقایمێ شنگالێ مەدوێ بێتە دەستنیشان کرد سەرداخوازە ئێزیدیا سەرداخوازە خەڵکی شنگالێ سەر تەنسیقانێ بە سەر ئەساسی ڕێکەفتنا شنگالێ حتا ئەوسا میسال گوتم گوتە پسپۆریە لۆتو نابیە قایمەقایمێ شنگالێ مگۆست ئێستا بەرلەمانتانم خوانە کوڕێت شنگالێ زاڤن کیچە شنگازە خۆرتێ شنگالێ زاڤن ئێکی شنگالی چە ئیدارە شنگالێ بێتە ئەمما ما ڕۆن کرد بۆ بەرێ سوودانی ئەو هەمی تشت ئیدارە ئاوەدانکردن بە گەریانە ئاوارە هەموو شدانێت بەر وەضعی ئەمنی وەضعی ئەمنی بێتە چارەسەرکردن وەضعی ئەمنیژی ناتە چارەسەرکرا تا ئەفێزێت نەشەرعی شنگالێ ضروریە ئەفێزێت نەشەرعی شنگالێ دوورکەن دا شنگال بێتە ئاوەدانکردن ئاوارە بەگەرین ئیدارە چەکاری خۆ. بەڕێز مەحمەد خەلیل ئەندامی پەرلەمانی عێراق گەلێک سوپاس کە لەگەڵمان بوویت.